کۆنترین پەرزگە لەسەر گۆی زەوی چ پەیوەندێکی بە کوردی ئەمڕۆ هەیە؟ تەمەنی 11,600 ساڵ. تورکەکان وەک پیشەی هەمیشەییان ناوەکەیان لە گرێمیرازانەوە گۆڕیوە بە گوپەکەی تەپە. ئەمڕۆ دەبوو خۆم لە تەنیشتێ لە مەزنەکانی گرێمیرازان لەوێ ئەم بەرنامەیەم پێشکەش کردایە، بەڵام بەداخەوە لە باشوورم لە ئەشکەوتی جاسەنە نزیکەی 100 ساڵ لەمەوبەر جیهان کورد و کوردستانی دابەش کرد و کردی بە 5 بەشەوە. دواتر ناسنامەی کۆیلەی و ژێردەستەیی کوردی عێراق و ئێران و تورکیا و سووریا و ئازەربایجانیان سەپان بەسەرماندا. هەتاوەکو ئەو ناسنامە درۆی نەمان قوبڵ بێت، ئەوان نابینەوە بە خاوەنی ڕاستەقینەی شوێنەوارەکانی سەر خاکەکەمان.